ململانەی سیاسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان زیانێکی زۆری بە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان گەیاندووە. سکرتێری ڕێکخراوێکی نیشتیمانی دەڵێت بەرژەوەندە نیشتیمانیەکان کاڵبوونەتەوە. بەداخۆ دەبین ئێستا بە شێوەیەکی گشتی بەرژەوەندە نیشتیمانیەکان کاڵبوونەتەوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ناکۆچی لایەنە سیاسیەکان و زیاتر کارکردن لەسەر بەرژەوەندی تایبەتی. بۆیە بە پێویست دەزانم کە لایەنە سیاسیەکان بگەڕێنەوە بۆ سەر ئامانجە ئەساسیەکانیان کە بەرژەوەندە گشتیەکان بێت، نەک بەرژەوەندی تایبەتی وەکو لایەنێکی سیاسی یاخود کەسی ناو لایەنە سیاسیەکان. ئەمەش لە کۆتاییدا ئەنجامەکەی ئەوە دەبێت کە بە شێوەیەکی گشتی کۆمەڵانی خەڵک بەرژەوەندیان لەوەدایە کە هەمووان کۆک و تەبابن بەیەکەوە بۆی کە بەرژەوەندە نیشتیمانیەکانیان پارێزراو بێت لە سەروی بەرژەوەندە تایبەتیەکانەوە. بەهۆی کاڵبوونەوەی بەرژەوەندیان نەتەوەی و نیشتیمانیەکان نەتواندراوە پرسە چارە نووسازەکان هەنگاوی باشی بۆ بندرێت. بەڕای چین و توێژەکانیش پێویست بوو لایەنە سیاسیەکان بەرژەوەندە نیشتیمانیەکانیان پێش بەرژەوەندی حزبی بخەن. حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان کە دۆخێکیان دروست کردووە ناتوانن لەسەر مێزی گفتوگۆ و دیالۆگ ڕێکەوتن بکەن و دانیشن بێکەوە. ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی کردوتە بۆ نمونە لە کاریگەری ڕیفراندۆمدا کە پرسێکی چارە نووسازی هەر میلەتەیەکە چەندین ساڵە کورد خەباتی بۆ دەکات لەو پێناوەدا چەندین شەهید و قوربانی دانەوە بە ئێستا شۆکە لە شەڕی داعش داین و بەرەو کۆتایی بوون دەڕوات. ئەمەش کاریگەریکی خراپی هەبوو لەسەر بارودۆخی نەتەوەیی. ئەتوانین لە ڕێگەی دیالۆگ و گفتوگۆ بتوانین خاڵەکانی خۆمان چارەسەر بکەین و خاڵە بەهێزەکانی خۆمان پێشخین و خاڵ لاوەچەکانی خۆمان بۆلانین. لەبەرەوەی لە ڕابردووە خاڵە لاوەچەکان ئەوەندە زۆر بوون، ئێمە هاتوین خاڵە لاوەچەکانمە پێش خاڵە سەرچیەکان کردو بۆ ئەوی بەرژەوەندی نیشتیمانی نەتەوەیەکانی خۆمان پارێزین. لە هەمان کاتیشدا وا بکەین دەستی نێران دەستی بێگانە ئەوانەی کاریگەریان لەسەر کەلتور و دابوونەریتی ئێمە هەیە وەلانین بۆ ئەوی بەرژەوەندیەکانی ئێمە لە داهاتوودا قەوارەیەکی سەربەخۆ قەوارەیەکی وە کە تاکەکانی ئێمە لەژێر خزمەتگوزاری ئەوەدا بگوزارێنن و لە هەمان کاتیشدا بەخۆشی بژین. پرسی نیشتیمانی و نەتەوەی لە هەرێمی کوردستان پاشەکشەیەکی زۆری بەخۆیەوە بینیوە کە بەڕای چاودێران هۆکارەکەی بۆ ململانەی حزبی و بەرژەوەندی تایبەتی دەگەڕێتەوە. ئەمەش زیانێکی زۆری بە پرسی نەتەوەکەمان گەیاندووە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.